یەی بۆ چەمچەماڵ کە پایتەختی شەهیدانە و پایتەختی ئەنفالە ناتوانی بیت و سەردانێکی مۆنیومەنتی ئەنفال نەکەی کە ییتە ئێرە ئەبینیت دیسانە هێت دێتەوە بیرت چی بەسەر میلەتەکەمانەوە هاتووە و ئەو نەهامەتەی کە بەسەر میلەتەکەمانە هاتووە لایەکەوە دڵگران تەکا چکەن حکایەتەکانە بیستیتەوە وێنەکانە بینیتەوە بەڵگەکان بە چاوی خۆتان لە مۆنیومەنتێکی ئاوها کە زۆر بە جوان و ڕێکوپێکی پارێزراون لایەن تیمی بەڕێوەبەری مۆنیومەنتەکە بۆ ئێمە لێرەوە دەستخۆشییان لێ بکەم لەلایەکەوە ئەو تووشی ئەو دڵگرانیە ئەبی بەڵام لە هەمان کاتیشا ئیرادەی ملەتەکەی خۆتە بینی ئیسپاتە بێ بۆت کە میلەتەکەت زۆر بەقووەتە میلەتەکەت زۆر بەورەیە میلەتەکەت زۆر ئازایە و هیچ هێزێک نییە کە بتوانێت ئیرادەی میلەتەکەی ئێمە بشکێنێ بۆیە کە ییت لە ڕۆژە هەرە ناخۆشەکەی گەلەکەمانەوە بیگرە تاکو و ئەمڕۆ ئومێدێکی دەداتێک کە ئایندەت هەمیشە بەرەو گەشیە ڕوات بۆیە من کە ئێمە ئێرە ڕاستە زۆر متەئسرە بم زۆر نیگەرانە بم و دڵگرانە بم بەڵام لە عینی کاتیشە ڕوتینێکمانەیاتێ کە وامان لێ بکا کە ئیش بکەین تاکو و داهاتوومان لە ڕابردوومان باشتر بێت بۆیە من دەستخۆشی لە بڕێوەبەری مۆنیومنتەکە ئەەکەم دەستخۆشی لە ئیدارەی سلەیمانی بەگشتی سامی مەحافظ قایمقام هەموو بەڕێوەبەرەکانی چەمچەماڵ کە زۆر دڵسۆزانە خزمەت بە خەڵکی چەمچەماڵ ئەگەێنن خەڵکی ئەم قەزایە ئەگەێنن شەو ڕۆژ لە خزمەتی خەڵکان و هیوادارین کە ئێستا باشتر لە جاران بتوانن هەماهەنگیەکی بەهێزیان هەبێ بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی ئەم دەڤەرە بە دەرەجەیەک چکەن کە ئەم ناوچەیە پارێزراو بوو لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بێگومان ئارامی و خۆشگوزەرانی و گەشە پێدانیش ڕوو لەم ناوچەیەکە